38مین فێستیواڵی نێودەوڵەتی شانۆی فەجر بۆ ماوەی 10 ڕۆژ لە شاری تاران بەردەوام بوو. ئەم فێستیواڵەکە هەموو ساڵێ لەم کات و ساتانەدا لە 10 ڕۆژی یادی سەرکەوتنی شۆڕشی ئیسلامی ئێران بەرەوە دەچێت لە 4 بەشی شانۆی سەرشەقام، شانۆی ناوخۆیی، شانۆی نێودەوڵەتی و شانۆی رادیۆیی پێشکەش بەم کەسانە دەکرێت کە حەزیان لە شانۆیە. ولی وەگەر ئاینە لێ ئەزامان ئاشنا نیەن وەگەر سوگواریەلمان ئاشنا نیەن ئێمە بە واسطەیە ئاینە ئاوردیم ئیجرا بکەین کە ئومیدوارم مردم خۆشن وایی قسمەت ئاینە ئیمێشە باید کە موسیقی نەخش مهمیانەوەی درێ. لە فێستیواڵی ئەم ساڵ بەشی نێودەوڵەتی و ناوخۆیی تێکەڵ کرابوون و لە بەشی چێبڕچێدا بەشدار بوون. لە بەشی ناوخۆیی و نێودەوڵەتی کە لەسەر ستەیج و لە ساڵۆی نەمایش بەڕێوە دەچێت 63 گروپی شانۆ بەشدار بوون کە 6 گروپیان لە وڵاتانی گۆرجستان، یونان، ئەرمەنستان، سوئیس و ئاڵمان لەم فێستیواڵەدا بەشدار بوون. فێستیواڵی شانۆی فەجری ئەم ساڵ بەدوور نەبوو لە ڕووداوەکانی دوا بەدوای یەکی دوو مانگی ڕابردوو کە لە ئێران ڕوویداوە و چەند شانۆی سەرشەقام و ناوخۆیی لەسەر بابەتی کوژرانی ژانڕا قاسمی سولەیمانی و شەڕی دژی داعیش بەڕێوە چوون. و این سرآغاز راهی است که مردم برای خودشان رقم زدند. و این سرآغاز راهی است که مردم برای خودشان رقم زدند. و این سرآغاز راهی است که مردم برای خودشان رقم زدند. والله شانۆی کوردیم دیوەر والله بینیومە هەڵپەڕکەی کوردیم بینیوە نمایشی کوردیم بینیوە هەس والله نمایش کوردیش هەس. سی و هەشتمین فێستیواڵی نێودەوڵەتی شانۆی فەجر وەکو ساڵانی ڕابردوو لە 10 ڕۆژی ساڵیادی سەرکەوتنی شۆڕشی ئیسلامی ئێران بەڕێوە چوو. لە فێستیواڵی ئەم ساڵدا چەند گروپی شانۆ لە شارە کوردەکانی ئێران بەشداریان کرد، بەڵام بەداخەوە هیچ گروپێکی هەرێمی کوردستان لە فێستیواڵی ئەم ساڵدا بەشدار نەبوو. ئاکۆ شەمسەدینی گەلی کوردستان، تارار.